هاوڕێیانم سڵاو دیسانەوە لەبەر گرنگی بابەتەکە و لەبەر گرنگی ڕاهێنانی ئەپۆجۆ کە پێشتر لەم ڤیدیۆی پێشترا باسم لێوە کردووە ئەم جارە چەند ڤیدیۆیەک لەسەر ڕاهێنانی ئەپۆجۆ دروست دەکەین. هەروەکو پێشتر لەم ڤیدیۆی پێشترا کە باسم لێوە کردووە ئەپۆجۆ وشەیەکی کۆنی ئیتالیە لە ئەپۆجیارێوە هاتووە واتە لین واتە سەپۆرت. بێگومان ئێمە ئەبێ ئاگاداری ئەوە بین کە زیاتر قوتابخانە کلاسیکەکان یاخود لە قوتابخانە کلاسیکەکانی ئیتالیا ئێمە زۆرێک شت فێر بووین، زۆرێک وشەکە بەکارەهێنین لەو سەردەمەوە ئەیهێنین پاشان لە زمانەوانی کوردیە لە زمانی کوردیە بۆی دەگەڕین وشەیەکی تیادۆزینەوە. بێگومان کە گوێت لە لین دەبێ سەپۆرت دەبێ واتە پشتیوانی واتە پاڵدانەوە کە بە قەڵایەکی پۆڵایینەوە بێ نەڕوخی لەپڕ. باشە ئێمە ئەبێ هەموو ئەو قەڵا پۆڵایی نەمان هەبێ لە کاتی گۆرانی وتندا کە تۆ ئەتەوێ بگەیت بە تۆنە بەرزەکان، ئەتەوێ پێچینەکە جوان بڵێن گۆرانێکە جوان بڵێ، ئەتەوێ لێقاع دەرنەچی تووشی تەنە نەفەسی نەبی، تووشی کەم هەناسەیی نەبیت، بڵێن هەناست کورد نەبێ لەپڕ لە کاتی گۆرانیت نا هەناست پێ نەبێ، یاخود لە کاتی گۆرانیت ناهێندە هەناسە و هاوا و زۆر پێ ناتوانانی چۆن بیدەیتەوە. ئەمانە هەمووی کێشن لە کاتی گۆرانیتنا. بۆیە ئەپۆجۆ چارەسەری هەموو ئەم کێشانەی لەلایە. هەر بۆیە منیش لە ڤیدیۆیە زیاتر لەسەریم دروست کردووە. دایفرام یاخود الحجاب الحاجز یاخود ناوپەنچیک. زۆر سپاس بۆ کاک سەرکەوتستار لەبەرەوەی زۆرێک لەم هوشانە جاری وایە لەم ئاسیە بن. بەڕاستی ناتوانم مۆستەڵەحە کوردیەکەی پەیدا بکەم لەبەرەوەی ئەم مۆستەڵەحانەی کە ئێمە باسیەکەین زۆرینە ئەمانەی هەناوی زۆرینەی توبین پزیشکین. بەڕاستی من ناتوانم بە کوردی وەدەستیان بهێنم. هەر بۆیە هەنێ جار هانا بۆ ئەو هاوڕێ بەڕێزانە دێنم کە بە خۆشحاڵیەوە دەستنانێن بەڕوومەوە لە هیچ زانیاریەک هێندەی لێ شارەزانن. زۆر سپاسیانەکەم دووبارە. بابزانین دایفرام یاخود الحجاب الحاجز یاخود بە کوردیەکەی بڵێن ناوپەنچک چییە؟ ماسوولکەیەکی ناسکە کە لەسەر قاعیدەی سنگ ئەنیشێ کە سکو و سنگ جیا دەکاتەوە. بڵێن ئەم دوو بەشەی هەناوەکە بە دوو بەش. بەڵام بە شکل و شێوەیەکی گومەزی هەیە. پەیوەستە بە زۆرێک لیکێنراوە بە زۆرێک لە ئەوی هەناوەک و جگەر و میزەڵان و نازام زۆرێک لە شتانە با زۆر نەچینە ناوە پزیشکیانەوە. بێگومان ئەپۆجۆ واد لێ دەکا پشتیوانی بڵێن سەپۆرتی یاخود لینی ماسوولکەکانی خوارەوە بکەی بۆ دیوی دەرەوە. با بڵێن چۆن بۆ بێگومان ئەگەر بەردەوام بی لەبەرەوەی تۆ بەس هەناسەکە و وەکو لەو ڤیدیۆی ترا باسم لێوە کردووە کە بتوانی کۆنترۆڵ بە هەواکەوەگری بەشی زۆرتر دەکات. چوار دوو جاری چوار دوو چەپڵەی ئەڕۆم بە هەوای ناوسکمان دێنینە دەرەوە. بەڵام تکایە ئێوە هەمووتان دەستخەنە ژێر کەلەکەتانەوە لێرە لە خوارەوە لە مابینی خوارەوەی بڵێن کەلەکە لە خوارترەوە ئێرەوە باشە دەستخەرە سەری لە کاتێکا کە تۆ هەواکەت بە هێنیتە دەرەوە. باشە حسابیەکەین لەگەڵ مابن ئێوەش دووبارەی بکەنەوە. 1 2 3 4 ئەم جارە کەمێک خاوتریەکەینەوە بۆی
شارەزای بن باشتر بەڵام تکایە کە دەست ئەخەیتە ئێرەوە کووتم ئەبێ هەست بۆ بکەی ورگت بە دیوی دەرەوە دێتە دەرەوە یعنی ئاوسێ بۆ دیوی دەرەوە ئەگەر وانە بێ کەوا بێ هەڵە ئەم ڕاهێناناکەی 1 2 3 4 ئەم جارە ئەمە چوار کردمان دوو جاری وە هەشتیەکەین ئەم جارە بزانین بە 4 زرمە لە 4 زرمەی ئەچینە 8 زرمەی حازریت دەستخەرە سەر ئێرەتەوە دیسانەوە ئەبێ هەست بۆ بکەی لین ئاوت بڵێن ورگی بەرەو دیوی دەرەوە بێتە دەرەوە ئەبێ پشتیوانەکەمان وایە ئێمە ماسوولکەکانی ئەم خوارەمان پێویستە لە پشت و پێشی ورگە هەر ئەمە ئەپۆجۆ فێر دەکات چۆن بەکاری بێنی دەست پێ بکەین ئاگاداری دوو خاڵ بن ئەگەر لە کاتێکا کە بتەوێ هەناسەکە هەڵەمژیتەوە ئاوا لێ بەسەر هاو کابێەوە شتێکە هەڵەیە نەخێر ڕێلاکس بە باشە پۆزێ بکە ئیسراحەتێ بکە پاشانەوە دەستکەرەوە بم ئەپۆجۆ وە خاڵی دووەم ئەگەر هەستت کرد لەبری ئەوەی تۆ ورگت ئەبێ بە بەشی خوارەوەی ورگ بێتە دەرەوە لە کاتی پرۆڤەکردنە ئەگەر هاتە ئێرەوە ئەگەر ئاوات کردی بێ کە ئەمەت چۆنەڵی ئەکەوێتە ئێش کەوابێ ئەمە تۆیکێ هەنگاوەکانی هاڵە ئەەکەی ئەمە ئەپۆجۆ نییە ئەمە بەکارهێنانی ئەو ماسوولکانە نییە کە ئێمە ئەمانەیە پشتی پێبەستین لە بەشی خوارەوەی ورگ کە مەفن تەوپی پێڵێن ئەتوانن بە بەبل لێب بیکەن کە بڵێنەوە ئاوا ئەتوانی ئەوە بەکاربێنی ئەوەش هەر بۆ کردنەوەی ئەم ماسوولکانە و بەهێزکردنی ئەم ماسوولکانە باشە ئەتوانن ئێوەش ئەو بکەن ما مۆ مو هەر بۆی بزانین باشتر قاڵبینەوە لەم ڕاهێنانەیە مامۆمو لەکوێ هاتووە نازانم بەڵام کە سێرچم کردووە بە ئەم سێ وشەیە لە کاتی ڕاهێنانەکانە بەکارێهێنن مامۆمو مامۆمو ئەتوانن لە تۆنێکی ترەوە بیڵن لە تەبقەیەکی ترەوە بڵێن کێشە نیە گرنگەوەی لەو کاتێک کە ئەم دەنگە دەرەکەن دەستخەرە سەر ورگێ ئەبێت ورگێ بەشی خوارەوەی ورگ بات بۆ دەرەوە یعنی نەکبی بێتە ناوە ئەوە هەڵەیە ئەم جارە مامۆمو بەرەسرێڵێن مامۆمو مامۆمو بیتان نەچێ دەستخەنە سەر ئێرە بزانن ئایا لەو کاتەی ئەم ڕاهێنانە دەڵێن تەواوە ورگت بە دیوی دەرەوە دێتە دەرەوە لین ئاوتەکە مامۆمو مامۆمو بەرزترێڵێن مامۆمو بە هەر شوێنێک بە هەر تەبقەیەکەڵی گرنگ ئەوەیە ڕاهێنانەکە بە تەواتی بڵێ ئەمە بەردەوام بکەیت دڵنیاتانەکەم و ئەتوانن بۆ لەمە دووە بیرێک لە چۆنێتی بەکارهێنانی ئەم ماسوولکانەی خوارەوەی ورگ بکەیت بە پشت و پێشەوە هیوادارم سووتان لەم ڕاهێنانە وەرگرتی بێت کە ئەمەژێکێکە لەو ڕاهێنانەی برێث سپۆرت کلاسیکیە بڵێن گرنگ نییە ئەگەر تۆ یەکێکی لەو گۆرانی بێژانەی سەردەم یاخود ئەم تەکنیکە سەردەمیانە بەکارهێنی هەر شتێک بەڵام ئەمە یەکێکە لەو برێث کە وشێکی زۆر ناخۆشە لەبەرەوەی لە کوردیا فێمان نییە بۆیە هەنێک جار بە ناخۆشی دێتە سەر زمانم برێث سپۆرت دەتوانن ئەم ڕاهێنانە بە بەردەوامی تکایە بیرت نەچێ بۆ لەمە دووە ئەپۆجۆ ڕاهێنانی ئەپۆجۆ بەکار بهێنە بۆی بتوانی تۆنێکی درێژ و پاک و ڕێک لە سەرێک بەکاربێنی بێ ئەوەی تووشی تەنگە نەفرەسی بیت یاخود
تووشی هەناسەکەم کورتی بێنی. ڕێزی ئەمەلی سعید کوردە قبولکەن، سەبسکرایبی چەناڵی یوتیوبەکەی بکەن، لە فەیسبوک، لە سناپچات، لە ئینستاگرام فۆلۆی بکەن، لە بەروی زۆرێک لەمانە بە هەواڵێک دانێم، بە ئاگاداری دادەنێم، تکایە بۆی ئاگاداری هەموو پرسیارەکان بن کە وەڵامی دەدەمەوە، یاخود دەتوانین بۆ ئیمێڵی amalkurda@hotmail.com هەچ پرسیارێکتان هەبوو یاخود گۆرانەکانتان بنێرن. سپاس بۆ متمانەی کە دەیدەن بە من هەموو جارێ گوێ لە گۆرانەکان بگرم، هەڵی دەسەنگێن و بە ڤیددیۆیەک بۆتان دادەنێمەوە. هەڵبەتە نامەیەکی زۆر هاتوو، من زۆر سپاسی و متمانەیەکەم، بەڵام تکایە هەمووتان ئەزانن منیش خێزاندارم، کاری ترم هەیە، بەپێی پرسیارەکان و بەپێی کاتی خۆم هەوڵەدەم کاتە دۆزمەوە ڤیددیۆکانتان بۆ دروستەکەم تاکو سوودی لێ ببین. بیرتان نەچێ بیرتان نەخەمەوە ڤیددیۆیەکی تریش لەسەر هەمان ڕاهێنان ئەپۆجۆ دروست دەکەینەوە بۆ ئاگاداریتان، لەبەرەوەی یەکێکە لەو ڕاهێنانە بەهێزانەی کە هەموو یەکێک لە گۆرانی بێژان و لە ئامێژەنە هەوایەکان پێویستمان پێیەتی، دەبێ ببینە خاوەن ماسوولکێکی زۆر باش لە بەشی خوارەوەی ورگا لە پشت و پێشەوە، تاکو بتوانین لە کاتی خۆیە یاخود لە کاتی گۆرانیا یاخود لە تەجیلاتە لە تۆمارکردنی گۆرانیا بڵێن لەسەر ستەیج کە پێویستمان پێی بوو بتوانین بەکاری بێنین تووشی هیچ کێشەیەک نەبین. ڕێزی من سعید کوردە قبولکەن، خواتان لەگەڵ.